ڕاستیەکەیەوەیە یەکەم جار نییە کە بڵێن زانا ئەتۆمیەکان لە ئێرانە ئەکوژێن. 10 ساڵ پێش ئیستا 3 کەسی هاوشێوە کوژران. ئەو کاتیش ئێران خروقاتێکی زۆری کرد کە ئەمانە لەلایەن ئیسرائیلەوە کراونەتە ئامانج. دوایی دەرکەوت هەمووی سناریۆ بوو، شانۆ بوو. کاتە پێتان وایە ئەمەی دوێنێژ ڕوویدا سیناریۆی وڵاتی ئێران خۆی بێ وە کەندێک سەرچاوە باسیەوە دەکەن؟ بەڵێ بەڵێ بە زۆر هۆ ئەتوانین بڵین ئەمە سناریۆیە کە یعنی پاکانە و تەسویە حسابی مۆرەکان لە ئێرانە شتێکی لە مێژووی هەیە، لە مێژووی ئێرانە زۆر هەیە. دوێنێ دروست لە کاتێکە ئەم قەتڵە کراوە کە دادگای بەلجیکا دیپلۆماتێکی ئێرانی مەحکەمە کردووە کە لێرە گیراوە بە بۆمبێکەوە گیراوە کە ویستێتی لە کۆبوونەوەی سازمانی مجاهدینی گەلانی ئێران بیتەقێنێتەوە، سابت بووە لەسەری. بۆ پاکانە، بۆ ئیعادە حیسیەت، بۆ خۆ باشە. ئێستا ئیسرائیل و ئەمریکا تۆمەتبارەکرێن. ئێستا ئیسرائیل و ئەمریکا تۆمەتبارەکرێن بەوەی کە زانە ئاتۆمیەکی ئێرانیان کوشت بێت. پێتان وایە گەر ئەمە سیناریۆ بێت ئەم دوو وڵاتە بێدەنگ دەبن لە ئاست ئەم تۆمەتانی کە ئاڕاستەیان دەکرێت؟ ئەمریکا و ئیسرائیل وڵاتانی دیگەش هیچ کات ئەو وەکو وتم ئەم شتە مەسبوق بە سابقەیە 10 ساڵ پێشای کە ئەمە وە هەر بە هەمان شێوە ئیسرائیل و ئەمریکا تاوانبار کرا. بەڵام قەزیەکە ئەوەیە کە یەکێ لە گومانەکان، یعنی گومانی سەرەکی بە تایبەت بۆ من ئەوەیە کە ئەمە هەمان سناریۆی 10 ساڵ پێشیسا، چونکە ئەو کەسانەی کە 10 ساڵ پێشیسا هێنرانە سەر تەلەڤیزیۆن بە شێوەیەکی معجزە ئاسا ڕزگاریان بوو لە کەوتیان ئەو کاوتیان گیراون هێنانە سەر تەلەڤیزیۆن ئیقراریان کرد کە ئێمە لە ئیسرائیل بۆمبمان وەرگرتووە، پاسپۆرتی ئیسرائیلیان بۆ دروستکردبوون. ئێستا ئەو کەسانە لە ئاڵمانن کە وەختی خۆی چەند ساڵ پێشیسان لە زیندان مەرەخەز بوون. کەسێک بە ناوی مازیاری ئیبراهیمی لەگەڵ BBC تەواوی ئەو زانیاریانە ئاشکرا کرد. ئەمانە ئەتوانێت هەمان گومان بۆ بیرڕایگشتی دروست بکاتەوە و بەتایبەت لە حاڵێکدا کە وەکو وتم دادگای بەلجیکا ئێرانی بە قەزەی تێرۆر تاوانبارکەوە لەسەری زۆر قرس ئەکەوێت. ئەگەر بەتەواوی ئەو لێکدانەوە گۆڕانکاریانە جیهانی بایدن ئێران هەست بە نەفەسکێشانێکی زیاتر ئەکات. باشە کاگادی ئەم کاری کردووە لە دروستکردنی چەکی ئەتۆمی یاخود لە بەرهێنانی وزەی ئەتۆمیدا لە وڵاتەیە. ئەنی ئێوە بە بۆچوونی ئێوە پاڵنەرەکان چین بۆی کە ئەم پیاوە بکوژرێت؟ خەڵی لەناو دەسەڵاتی ئێرانە هەمیشە، بەڵام لە حەڵقەی یەک ڕژیم و دوای ئەوە ئەبنە مەترسی ئەو کات ئەکەونە حاڵەتی داخرانی قەوسەوە و ئەبێ پاکانە بکرێن، ینی پاک بکرێنەوە لەسەر ڕێگەیان. ئەمە شتەیەکە وەکو وتم هەم لە مێژووی دەسەڵاتداری ئێرانە هەبووە و هەم ئەمانیش بۆ ئەم قۆناغە پێویستیانە. بەتایبەت ئەگەر لایەنی ئەتۆمیەکەیشی لێک بدەینەوە، ئەماوەیە پێش ئێستا وڵاتانی سەردەستی ئەوروپایی کە پێ وڵاتانی ترۆئیکای ئەوروپی کوشتاریاندا بە ئێستکردنی چەکی ناوۆکی بە شێوەی دیپلۆماتیک هۆشداریان پێدا. بیزانی ئەمەش نابێتە هۆی ئەوەی کە دابنێن لە پێناو مەسەلەی چەکی ئەتۆمیایە. بەڵام تەواوی گومانەکان ئەوەیە کە بە شێوەیە بێ خروقاتێ لە دنیاە بکا کە ئێمە خۆمان قوربانی تێرۆریزمی نەگەوەی ئەو تێرۆریزمی کە دوێنەکە لە بەلجیکا ئێرانی پێمەحکوم کراوە. باشە وڵاتانی ئیسرائیل کە ئێستا تۆمەتباری سەرەکین بە کوشتنی زانە ئاتۆمیەکە، پێتان وایە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە جەنگێک لەم ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنگی داهاتوو لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران بێ؟ ڕووداوی لەو جۆرە ڕوودەدا؟ پێم وانە کەیسی ئێران ئیسان نەگەیشتووە ئەو ئاستەی کە بڵێن بە شەڕ بگالە بەرەوەی کە ئەم کابرا ئەگەر زانای ئەتۆمیش بوو بێت دیسان قورساییەکەی کێشەکەی بۆ ڕژیمی ئێران بۆ دەسەڵاتی ئێران لە قاسم سولەیمانی قورستر نییە. بەڵام ئێران نەوێرا هیچ کاردانەوەیکی ببێت، تەنها هەڕەشە و بڕەشە ئەکات هەر لەسەر مەسەلەی
ئەم کەسەیش ئەگەر ئێمە بڕوانینە قسەی کاربەدەستانی ئێران دیسان ئەبینێ هەرێکێ بە شێوەیە قسە ئەکا تەنیا ئەسپی ئەەکەی گاڵتە جاڕیە لە پشتی قسەکانیانەوە هەیە کە بۆ خۆشیرینکردن و جۆرێک دەمەزەرکردنەوەی دەسەڵاتەکان ئەو فشارە ناوخۆی دەریکانە کە لە سەریانە بەڵام بێگومان نا ئەوەی کە ئەمریکا کەشتی ئابراهام زیاب ئەمانە ڕەوانەی کەنداوی فارسەکە ئەمانە شتەیەکە بە شێوەی ڕۆتین مانگانە و ساڵانە ئێمە شاهدین و بەمانای ئەوە نایە کە شەڕێک لە ئارادا بێت نا. باشە بابەتێکی دیکە کە ئەوش جێگەی سەرنجە لە ئێستادا ئەویش پرسی یاسا نێودەوڵەتیەکانەکە ڕێگە دەدەن بەوەی وڵاتانی زلهێز کیان بوێت لە هەر وڵاتێکدا بیکوژن بۆ نمونە باست لەوە کرد کە قاسم سولەیمانی کوژرا ئێران هیچ کاردانەیەکی وای نەبوو کە جگە لە دەربڕینی ناڕزایەتی و خۆ دەرخستن ینی بۆ زانە ئەتۆمیەکەشی بە هەمان شێوە دەبێت و ئایا لە یاسا نێودەوڵەتیەکانە ئەمە ڕێگە پێدراوە؟ دنیا لە ئەم سەردەمەدا کە ترامپ بە سەردەمی ترامپیزم پێناسەی ئەەکەین خراپترین دەورەی بەڕێوەبەری و مدیریەتی دنیا تێپەڕ دەکات. یاساکان هیچێک لە یاساکان لەجێی خۆیان نەماون هیچ کام نە لە وڵاتانی ناوچەیی نە وڵاتانی قانونمەدار وەکو پێویست یاسا بڕێوە نابن و لەم ناوەدا ڕژیمە توتالیتێرەکان زیاتر لە ئەو کەلێنانەی کە لە یاسای نێودەوڵەتیە هەیە کەوتی خراپ وەرەگرن بۆ نمونە ئێران عێراقی کردوتە گۆڕەپانی خۆی بە هەموو شێوەیەک یاساشکێنی ئەکات. سروشتیە کە ئەمریکایش لە قۆناغی ئیستایە کە ئێران بە دژێکی خۆی ئەبینەیە ئەو پێشیان دروست کردووە کە ئێران هەر کامێک پێویستیان بە دژمنێکی وەهمی هەیە لە واقعا بەڵام پێم وایە زیاتر لەوەی وڵاتانی غەربی بیانەوە یاساشکێنی بکەن وڵاتانی وەکو ئێران و تورکیا سوود لەو شێوە بڵێن پاشاگەردانی ئیستا. باشە کاکادی ئەم ڕووداوانە کاریگەریان دەبێت لەسەر ئەمنی ناوخۆی عێراق بە تایبەت کە عێراق لە ژێر هەژمونی وڵاتانی دراوسێ تا سەژنەی توانیوە دەربچێت و هەریەکە لە ئێران لە وڵاتانی دیکەی دراوسێی ئەم عێراق کاریگەری ڕاستەوخۆیان هەبووە لەسەر بارودۆخی ئەمنی ناوخۆی وڵاتەکە بۆ پێی عێراق بۆتە خاکی یەکلاکەرەوەی ململانیەکانی نێوان وڵاتانی زلهێز و ئێرانیش بە تایبەتی. پێتان وایە بۆ داهاتوو کاریگەری دەبێت؟ من باوەڕم وایە کە بە هاتنە سەرکاری دەوڵەتی جۆزف بایدن گۆڕانکاریەکی جدی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو ئەدات. لە گۆڕانکاریانە دەبن بە ئاراستەی شەفافیت لە سیاسەتی ناونەتەوەییدا لە پانتای دیپلۆماتیکدا ئەگەر دابنین دیموکراتە دەکرێت بڵێن دۆخەکە ئارامتر دەبێتەوە و سەقامگیری زیاتر بەخۆیەوە دەبینێت لە بەراورد بە ئێستا. شەفافیت کە ئەرزەکەم شەفافیت ڕوودەدا مەبەست ئەوەیە ئێران ملزم ئەکەن بەوەی کە بگەڕێتەوە سەر ئەو پرۆتۆکۆلە نێونەتەوەیەکان گرنگترین پرۆتۆکۆل کە لەگەڵ ئێرانە ئیمزا کرابێت تا بە ئەمڕۆ ئەو بەرنامەی جامعی ئەقدامی هاوبەش کە پێی ئەڵێن بەرجام گەڕانەوە بۆ بەرجامە. ئەگەر ئێران بتوانێت لەگەڵ ئەمریکا لەسەر ڕێکەوتنی بەرجام بە تەوافق بگەن بەر ماوەیەکی 8 ساڵە لە بەردەستی ڕژیمی ئێرانە ئەبێ کە ناوەڕۆکی بەرجام قبول بکە. بەرجام پرۆژەیەکی بەرفراوانە تەنها لەسەر مەسەلەی کۆنترۆلی چەکی ناوەکی و ئەمانە خلاصە نابێتەوە. کۆمەڵە چاکسازی ناونەتەوەی ناوخۆیی ئێرانە مەسلەی مافی مرۆڤ مەسلەی پەیوەستبوونی ئێرانە بە کۆمەلگای نێونەتەوەیی و هەروەها بازاری جیهانیەوە بۆ ئاگاداری تا ئێستاش ئێران ئەندامی مرکزی ناوەندی تجارەتی جیهانی نییە. ئەمانە هەمووی سازوکاری خۆی هەیە کە ئێران ملکەچکەن بەوەی کە وەکو وڵاتێکی مەدەنی و وڵاتێک کە
پەیوەست بە کۆمەلگای جیهانی بێ وەختێک دەتوانێت ئەمە بکات کە شەفافیت لە خۆی نیشاندا کە لەسەر مەسەلەی عێراق و ئەم شتانە هەر هەمووی بتوانێت لەگەڵ کۆمەلگای جیهانیە معیارە نێونەتەوەیەکانە کاگادی باست لە سیاسەتی جۆ بایدن و ئەمریکا کرد کە بۆ لە مەودووە لە ساڵی داهاتووەوە دیموکراتەکان دەسەڵات دەگرنە دەست لە ئەمریکا پێتان وایە سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران دەگەڕێتەوە سەردەمی باراک ئۆباما کە لەو سەردەمەدا سزاکانی سەر ئێران کەمتر بووبوونەوە و دۆخەکە زیاتر سەقامگیری بەخۆیەوە بینی بوو بێگومان ئێمە داهاتنی جۆ بایدن بۆ دەسەڵات بە مانای کۆتایی دیاردەیەکە بە ناوی دیاردەی ترامپیزم یا دەوڵەتی ترامپ کە تا ئێستا بوو دنیای بە یەکات داوە بەڵام هاتنی ترامپ وەکو وتە ببورن بایدن لە یەکەم هەنگاوە ئێران ملزم ئەکە ناچار ئەکا بەوەی کە گۆڕانکاری جددی لە خۆیان نیشان بدا و ئەمەش لە چوارچێوەی بەرجامە بەرجام پرۆتۆکۆلێکی 400 لاپەڕەیە کە ئەبێ ئێران ملزمە بەوەی کە بەڕێوە یەکێ لە بنەماکانی بەرجام ئەوەیە کە ئەبێ ئێران دەستی کورد بکرێتەوە لە تەدەخل و دەستێکەڵکردن لە سیاسەتی وڵاتانی ناوچەکەیە بەتایبەت عێراق ئەیان زۆر مهمە بۆیە پرسیارەکە ئەوەیە ئێران بەوە ڕازی دەبێت کە دەستێوەردانەکانی و هەژمونی خۆی لە هەریەکە لە ئێران لە عێراق لە یەمەن و لە لوبنان تەنانەت لە سووریاش یعنی پێتان وایە بتوانێت دەستی کورد بکاتەوە گەر بەو نەسە بیڵێین 4 ساڵ زەمان بەدەستی ئێرانەوە ئەبێت و لە بەرجامیش 10 ساڵ زەمان دانراوە بۆ ئەوەی کە ئێران خۆی لەگەڵ کۆمەلگای جیهانی بگونجێنێت ئەمە ئەو شتانەیە کە لە بەرجامە دەرکەوتوە سەرڕای ئەوەی یەکێ لە مەرجەکانی ئێران لە ساڵی 2015 لەگەڵ جانکەری و دەوڵەتی پێشووی ئۆباما ئەوەیە کە ناوەرۆکی بەرجام نابێ ڕوون بکرێتەوە چونکە بە پێی بەرجام تەنانەت ئەبێ ئێران ئەوەندە مدرنی سێرە ببێ ئەوە بە جیهانی ببێ کە بڵێن برێندی ماکدۆناڵد و برێندە ئەمریکەکان هەمووی لە ئێرانە ئازادانە بتوانن تجارت بکەن بکرێنەوە فەرعیان هەبێوەیە ئەوەی کە گروپە مافپارێزەکان بتوانن بە بێترز لەگەڵ خەڵکی ئێرانە پەیوەندیان هەبێ ئەمانە ئەگەر ئێران بتوانێت بکرێت ئەو پرۆسەیە بێگومان بە معنای ئەوەیە کە ئاسمانی سەر ڕۆژهەڵاتی ناوین بەرەو پاکبوونەوە ئەچێ ئێران قسەکە ئەوەیە ئێران 4 ساڵ و ئەگەدا بنین دیموکراتەکان 8 ساڵ اقتداریان بەدەستەوە بێت فرسەتێکی زۆرە بوو ئەوەی کە ئێران لەم 8 ساڵەیە خۆی نۆژن بکاتەوە دوای ئەوە ئایند ئەتوانین بڵێن ئەم جارە ئیتر دوامۆڵەتەکانی کۆمەلگای جیهانی بە ئێران تەواو ئەبێ بۆیە مەبەست ئەوەیە کە ئەتوانین بڵێن 8 ساڵ ئایندەی ئێران لە 8 ساڵیا تا ساڵی 2030 چارەنووسی ڕژیمێکە بە ناوی ڕژیمی کۆماری ئیسلامیەوەیە ئەتوانە بۆ کۆمەلگای جیهانی ڕوون ببێتەوە. سپاس بۆ هادی سۆفی زادە شارەزای کاروباری ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان.